بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. برزان لوانەیەکی تازە بە خزمەتتان دەگەینەوە کە پشتیوان بەخوای پەروەردیگار لەو وانەیەدا دەچینە سەر باسی مەسح لەسەر خوف یان لەسەر گۆرەوی کە دیارە پێشتر باسمان کرد دەستنوێژی ئاسایی و حاڵەتی طەبیعی ئەوەیە کە ئینسان دموچاوی بشوە، دەستەکانی بشوە، مەسحی سەرکە، قاچەکانی بشوە. بەڵام لە هێندێک حاڵەتدا ڕوخسەت دراوە و مۆڵەت دراوە کە قاچ پێ لە جیاتی شوتن مەسحیکەین ئەو کاتێک کە وەک دەڵێ داپۆشەرێکی لەسەرەجا، ئەو داپۆشەرە خوفە یان گۆرەویە یان هەر بابەتێکی دیکەیە. بابەتی مەسح لەسەر خوف طبعا قسەی تێدا نییە و ئیجماعی تەنانەت سەحابەی لەسەرە و ئەو فەرمودانەی کە باسی مەسح دەکەن فەرمودەی متەواترن کە تا دەفەرمون زیاتر لە 80 سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕیوایەتیان کردووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار لە جیاتی ئەوەی قاچەکانی بشوات طبعا مەسحی کردوون، دەستی تەڕی پێداهێناون. بەڵام طبعا ئەوەی کە مەسحی لەسەر دەکرێت قسەی لەسەرە، ئایا ئەوەی کە مەسحی لەسەر دەکرێت دەبێت چۆن بێت و چۆنیەتیەکەی و کەیفیەتەکەی چۆنە کە بە بێگومان ئینسان لە ماڵێدا ئاسایی لەوانەیە بتوانێت طبعا دەست و دموچاو و ئەندامەکە یعنی قاچ و ئەوانەی بشوە. بەڵام کاتێک دەچێت دەرەوە زۆر جار لەوانەیە دانانی پێڵاو یا دانانی گۆرەوی یا دانانی ئەو شتانەی دیکە کە پێیان داپۆشیوی دانانیان بە زەحمەت بێ، خوای گەورە و پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردوین کە ڕوخسەتمان پێدراوە کە هەندێک جار ئەگەر تەنانەت بشتوانین بیشۆین، طبعا نەبەسراوەتەوە مەسحکردن بە عوزر هەبوون یا عوزر نەبوون و پەیوەستیش نییە بە سەفەرێ، تەنانەت لە ماڵی خۆشتدا دەتوانی زۆر جار قاچت لە جیاتی ئەوەی بشۆی مەسحیکەی دەستی تەڕی پێدا بێنی کە ئەوەی کە ماوەتەوە ئەوەیە کە بە تایبەتی طبعا ئەوانەی کە عوزریان هەیە جاری وا هەیە لە قاچیاندا نەخۆشیەک هەیە یان زۆر تەڕکردنی بۆ خراپە یان وەکو وتم بە زەحمەت دەتوانی تەڕیکەی بەبێ گومانی بۆ ئەوانە ئاسانکاریەکە و ڕوخسەتێکە و خوای گەورەش طبعا کاتێک ڕوخسەتێک دەدا و پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە ئاسانکاریەکمان بۆ دەکا بێگومان خوای گەورە حەزی لێ بەندەکانی ڕوخسەتەکانی وەرگرن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزی لێیە و خۆی عادەتی وا بووە کە سەرپشک کرابێت لە بینی دوو ئیختیاردا هەمیشە ئەیسەرەکە ئاسانەکەی هەڵبژاردووە. ئەوەی ماوەتەوە قسەی لەسەرکەین ئەوەیە کە ئایا طبعا لە کتێبە فقهیەکاندا باسی خوف کراوە. خوف چییە؟ طبعا شتێک بووە جیاواز لە پێڵاوی لەژێر پێڵاوی لە پێیان کردووە کە خوف جاران و ئێستاش لە بەشێکی لە پێست و لە چەرم و ئەوانە دروست کراوە یان لە خوری مەڕ و ئەوانە، بەڵام تۆزێک بە ئەستورتر و قایمتر لە گۆرەوی. ئەو خوفە کە لە پێیان کردووە طبعا ئەو جار لەگەڵی نەعلیان لە پێ کردووە دانانی طبعا و لە پێکردنیشی تۆزێک بە زەحمەت بووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار کە خوفی لە پێ دەکرد و بۆ هەموو نوێژێک ئەو خوفەی دانەدەنا لە جیاتی ئەوەی داینێ دەستێکی تەڕی بەسەردا دەهێنا و نوێژی پێوە دەکرد کە حەدیثی صحیح پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە دەفەرمون جابیری کوڕی عەبدوڵڵا جارێکیان میزی کرد، دواتر چوو دەستنوێژی هەڵگرت، بەڵام دموچاوی شوتن، دەستەکانی شوتن، مەسحی سەری کرد، دواتر لە جیاتی ئەو خوفەی دابنێ دەستێکی بەسەر داهێنا و سوودای بەستە نوێژێ.
سەحابەکان گوتیان ئەو بۆ وا دەکەی خۆ تۆ میزت کرد و دەستنوێژت چکار لاقت نەشوتن ئەویش دەفەرمێ پێغمبەری خوان بینیوە صلی الله عليه وسلم بەو شێوازەی کردووە کە بەبێ گومانی جابیرش دوای طبعا هاتنە خوارەوەی ئاەتی دەستنوێژ ئەوەی کە باسی شوتنی لاقان دەکا مسلمان بووە جابر بۆ هیچ ئیشکالێک لەسەر ڕەوایەتی و ڕێگە پێدراوی مەسح لەسەر خوف نییە بە هیچ شێوەیەکی و دەتوانین بڵێن لە بابەتە فقهیەکان لە هەموو بابەتە فقهیەکان زۆرتر یەکدەنگی و کۆدەنگی لەسەرە بۆیە مەسح لەسەر خوف ئەوەی کە لە پێ دەکرێت تۆزێک ئەستورە و قایمە و پێتدا دەپۆشێ و دەتوانی بۆ هێندێک پێداویستی دەوروبەری خۆت پێی بڕۆی بەڵام ناگاتە پێڵاوی وەکو پێڵاوی نییە ئەوە قسەی تێدا نییە کە دەکرێت مەسحی لەسەر بکەیت و هیچ گومانێکیش هەڵ ناگرێت و ڕوخسەتێکە خوای پەروەردیگار داوێتی ئەوە یەک ئەی گۆرەوی ئەو گۆرەویانەی کە ئێمە لە پێی دەکەین بەبێ گومانی گۆرەویش دوو بەشن ئەو گۆرەویانەی کە تەنکن و تەسکن و پێستیان تێدا دیارە بێگومان ئەویش ڕێی هەیە کە دروست بێ بەڵام بۆ خۆپاراستن لە شوبهات چاکتر وایە ئێمە فتوا بە ئەوان نەدەین ئەو جۆرە گۆرەویانە بەکار نەهێنین کە تەنک تەسکن پێستیان تێدا دیارە و زۆر لاوازن بەڵام گۆرەویەکی ئەستور کە پێستی پێت بە تەواوی دادەپۆشێت و ئاسان دەتوانی بۆ پێداویستیەکانی خۆت لەو شوێنەی کە قۆناغتی لێیە نانی لێ دەخۆی چای لێ دەخۆیەوە یا لێی دەخەوی پێی بێ و پسی بەبێ ئەوەی پێڵاوی لەبەرکەی ئەو جۆرە گۆرەویانەش لە لای زۆرینەی سەحابە ڕێگە پێدراوە لەوانە ئەبوو داوت بۆمان دەجێڕێتەوە و ڕەئی وا بووە عەلی کوڕی ئەبی طالب ابن مسعود بەڕائی کوڕی عازب ئەنەسی کوڕی مالیک ئەبوو ئومامە سەهلی کوڕی سەعد عەمری کوڕی جەریر عومەری کوڕی خەتاب و لە زاناکانی دواتریش ابن القەیمی ابن المنذیر و دواتر لە زانانی تابعی ئیمامی سەور ابن مبارەک حەسەن عەطا سەعیدی کوڕی موسەیب ئەبوو یوسف هەموو ئەوانە تەمەن بە دروستی دەزانن چۆن لەسەر خوف مەسحکردن دروستە و ڕێگە پێدراوە لەسەر گۆرەویەکیش کە ئەستور بێ ڕێگە پێدراوە و دروستە لە ناو زاناکان لە ناو مەذهەبەکاندا ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ کاتی خۆی سەرەتا ڕەئی وا بووە کە گۆرەوی بۆ ئەوەی نابێ مەسحی لەسەر بکرێت گۆرەوی ئەستوریش بەڵام ئەویش دەفەرمون لە پێش وەفاتی لە کاتی نەخۆشیدا گۆرەوی ئەستوری لە پێ بووە لەسەر گۆرەویەکەی مەسحی کردو یعنی ئەویش ڕەئی گۆڕاوە بۆیە مەسحکردنیش لەسەر گۆرەوی ئەو کاتەی کە ناتەوێت داینەی یان عوزرێکت هەیە داینانەی ڕێگە پێدراوە و جائیزە و دروستە جا ئاگاتان لێ بێت تەمەن مەسحی ئێمە لەگەڵ ئیشیعە زۆر لێک جیاوازە لای شیعی تەمەن شوتن هەر نییە ئەوان بەس مەسحی دەکەن ئێمە نا ئێمە لاقمان دەشۆین بەڵام لە هێندێک حاڵەتدا ڕوخسەتمان پێدراوە لە جیاتی شوتن ئەویش مەرجی هەنە ئێستا دەیانگەینێ باسییان دەکەین بەو مەرجانە وەکو ڕوخسەتێک دەتوانین نەک وەکو پێمان وابێ لاغ نابێ پشورێ دەبێ مەسح بکرێن نا پێ دەبێ پشورێ بەڵام هێندێک جار ئەگەر خوفت لە پێ کرد یان گۆرەویەکی ئەستورت لە پێ کرد لە جیاتی ئەوەی داینەی وەکو گوتم زۆرینەی سەحابەی پێغمبەر صلی الله عليه وسلم ڕێگەیان داوە لەسەر گۆرەوی ئەستوریش مەسح بکرێت و ئیشکالێکی تێدا نییە بابەتێکی دیکە شتێکی دیکە ئەی ئەگەر پێمان بە شتێکی دیکە پێچرا بوو بە جیا لە گۆرەوی بنمونە پێت بریندارە یان نەخۆشیەکی هەیە لە فافێکی لێبەستراوە بە ئەستوری ینی پێستت هیچی دیار نییە یان ئەو مەلزەمە و شتانەی کە لەزگەن بەلاقتیەوە دەنووسێن و تون قایمی دەکەن و ئاو نانگاتێت یان وەک دەڵێ هیچ شوێنێک لەوەی کە دەبێ پشورێ دیار نییە بێگومان عولەما دەفەرمون ئەوەشیان جائیزە ئەگەر گۆرەوی جائیز بێت و ڕێگە پێدراو بێت و ڕەئی ئەو هەموو سەحابەی لەسەر بێ بێگومانیش کاتێک هەردوو قاچت بە عوزرێک دەپێچرێن یان بۆ خۆت بە شتێک دەیان پێچی بە لەفافێکیە بە وەکو گوتم بە لەزگەیەکیە بە پەڕۆیەکی ئەستورە تون لی دەهایەڵێنی و قایمی دەکەی ئەویش ئەگەر عوزر هەبێ یان نەبێ بەڵام بەتایبەتی ئەگەر عوزرت هەبوو
نەدەتوانی هەموو ڕۆژێ بیکەیەوە هەموو کاتێک داینەی یا هەموو کاتێک تەڕکردنی بۆ خراپ بوو بە بێگومانی ئەو کاتیش لە زیاتی شوتنی پێ دروستە مەسحی لەسەر بکەین کەواتە ئەو شتانێک کە دەکرێت مەسحیان لەسەر بکرێ خوفە کە گوتمان خوف لە گۆرەوی تۆزێک ئەستورتر و قایمترە گۆرەوی ئەستور دروستە مەسحی لەسەر بکرێ و هەروەها لاق و قاچش شوێنی دەستنوێژمان ئەگەر پێچرا بوو بە شتێک کە شتەکە ئەستور بوو وەک دەڵێ پێستەکەی دیار نەبوو و تۆزێک وەک دەڵێ توندی و قایمیەکی تێدا بوو بێگومانی هەر سێک ئەوانە دروستە وەڕێگە پێدراوە مەسحیان لەسەر بکەین. ئەی مەرجی مەسحکردن لەسەر گۆرەوی یا لەسەر خوف چییە؟ بە بێگومانی مەسحی یعنی مەرجی مەسحکردن ئەوەیە کە ئەو کاتەی گۆرەویەکەت لە پێ کردووە کە ئێستا گۆرەوی هەیە لە کنێمە یان خوفەکەت لە پێ کردووە یان قاچت پێچاوە مەرجە لەو کاتەیدا دەستنوێژت هەبوو بێ. قسەی تێدا نییە تەمان ئەگەر کەسێک نەک گۆرەویەک دە گۆرەوی لەسەر یەک لە پێ کردبێ بەڵام ئەو کاتەی گۆرەویەکەی لە پێ کردووە دەستنوێژی نەبووە یان لەشی گران بۆ یان لەشی پیس بووە بە هیچ شێوەیەکی بۆی نییە دەستی تەڕی پێدا بێنێ و بڵێ نوێژەکەشم دروستە. مەسح کردن دەستی تەڕ هێنان بەسەر گۆرەویدا یان بەسەر ئەوەی کە وەک دەڵێ خوفدایە ئەوەی لاقتی پێدەپێچی مەرجی سەرەکی ئەوەیە کە دەبێ ئەو گۆرەویە کە لە پێت کردووە لە کاتی لە پێکردنەکەیدا دەستنوێژت هەبوو بێت و پێشتر شت بێتت بە خاوێنی و بە پاکی بە دەستنوێژەوە گۆرەویەکەت لە پێ کردبێ. ئەوە یەک لە مەرجەکانی. مەرجی دووهەمی ئەوەیە کە دەبێ ئەو شوێنەی کە واجبە بشوورێ هەمووی داپۆشی بێ یعنی دەبێت گۆرەویەکەت لە قاپەڕەقەکان سەرکەوت بێ نەک تەنها ئەوانەی کە وەکو هەن نەعلوشتی سەرپەنجە هەیە گۆرەوی سەرپەنجەش هەنە ئەو گۆرەویە سەرپەنجانە یا ئەوەی کە تەنها بنی پێی دادەپۆشن یان پێت دادەپۆشن بەڵام قاپەڕەقەکان داناپۆشن ئەوانە بۆ مەسحکردن نابن. مەرجی مەسحکردن ئەوەیە کە دەبێ گۆرەویەکەت ئەوە هیچ ئەستور بێ و دواتر ئەو شوێنەی هەموو داپۆشی بێ کە شوتنی واجبە و پاشانیش ئەو کاتێک کە لە پێت کردووە دەبێ دەستنوێژت هەبوو بێت ئەگەر بەبێ دەستنوێژی پێشتر لە پێت کردبووێ بەبێ گومانی تەبەن دەستنوێژەکەت ینی مەسحەکەت دروست نییە و بە کەڵک نایە. ئەوە خاڵێکی دیکە ئەی کوێ مەسحکەین بنی پێی یان سەری پێی بێگومان تەبان ئەو شوێنەی مەسح دەکرێت سەری پێیە لای سەرەتی نەک لای خوارێ چونکە ئیمامی عەلیش دەفەرمون هیچ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە مەسحی کردووە دەستی تەڕی بە سەری پێیدا هێناوە نەک بە بنی پێیدا و لە ئیمامی عەلیش دەجێڕنەوە کە فەرموویەتی ئەگەر دین بە عەقڵ بە جا ئەو قاعیدەیەکی گەورەیە دەبوایە لە کاتی مەسحدا بنی پێمان مەسح کرد با نەک سەری پێی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرەکەی مەسح کردو ئێمە سەرەکەی مەسح دەکەین نەک بنەکەی کەواتە یەک دەستی تەڕ بە سەری گۆرەویەکانت دابێنە یان ئەگەر گۆرەویەکە و پێڵاوت بەیەکەوە لە پێدابوون دیسان پێویست ناکە پێڵاوەکەشت دانەی هەر لەسەر پێڵاویڕا دەستێکی تەڕی پێدابێنە ئەو شوێنەی کە دیارە لە گۆرەویەکەی دەستی با پێ بکەویت ئەوەی کە کەوتۆتە بن پێڵاویش هەر بەسەر پێڵاوەکەدا دەستێکی تەڕ بەڕاست و چەپەکەی دابێنە لە جیاتی شوتنێ دەستنوێژەکە دروستە و نوێژی پێوە بکە و هیچ ئیشکالێکی تێدا نییە عوزرت هەبێ یان نەبێ لە ماڵ بی یا لە سەفەر بی ئەوە ڕوخسەتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوویەتی و داویشێتی بە ئێمە و ئەو هەموو سەحابانەی پێغەمبەری صلی الله علیه وسلم ڕەئیان لەگەڵی بووە و بابەتێکی بێگرفت و بێکێشەیە بابەتی مەسح. خاڵێکی دیکە ئەی چەند دروستە مەسحی بکەین ئەوەی کە دروستە مەسحی بکەین تەبان ئەو کەسێک کە لە ماڵەیە شەو ڕۆژێکی دەتوانێت مەسحی بکە کەسی موسافیر دەتوانێت 3 شەو ڕۆژی مەسح لەسەر گۆرەویەکانی بکە بەڵام ئەوش 1 شەو ڕۆژە لەکوێرا دەست پێ دەکا لەوە ئەگەر ئاگاتان 3 ڕێی لەسەرە تەبان هەندێکیان دەفەرمون ئەو کاتەی کە گۆرەویەکەت لە پێ کرد ئەو دەقەیە کە گۆرەویەکەی لە پێ دەکەی 24 ساعاتەکەی حساب بکە کە لە ماڵێ بووی ئەگەر لە سەفەرێ بووی لەو کاتەیەوە 3 شەو ڕۆژەکەی حساب بکە کەی گۆرەویەکەت کردە پێ
لەو کاتێڕە تا 1 شەو ڕۆژی یان تا 3 شەو ڕۆژی بۆت هەیە داینەنەی. ئەوە ڕەئیەک. ڕەئیەکی دیکە هەیە دەفەرمونون کەی بێدەستنوێژ بووی، کەی گوتمان دەبێ ئەو کاتەی گۆرەویەکەت لە پێکردووە دەستنوێژت هەبوو بێ. تەمان تۆ جاری یەکەم کە گۆرەویەکەی لە پێ دەکەی مەسحت نەکردووە، لاقت شتووە. طبعاً کە یەکەم جار لاقت شت و گۆرەوی لە پێکرد پێویست ناکە مەسحی بکەی، چونکە مەسح لە جیاتی شوتنەیە. دواتر کە بێدەستنوێژ دەبیەوە دەفەرمونون کەی بێدەستنوێژ بووی لە دوای لە پێکردنی گۆرەویەکە لەو کاتەڕە شەو ڕۆژەکەی حساب دەکەی یا 3 شەو ڕۆژەکەی حساب دەکەی. ئەوە ڕەئی دووهەم. ڕەئی سێهەمیان کە لە هەمویان بەهێزترە ئەوەیە کەی یەکەم مەسحت کرد. بە نمونە ئێستا ئەگەر کەسێک بە نمونە نوێژی عیشایە دەستنوێژی هەڵگرت بێ، دەستنوێژت هەڵگرتووە و گۆرەویەکانت لە پێکردوون بە تەمای مەسحی بکەی، بەڵام تا بەیانی هیچ دەستنوێژێکی هەڵناگری، تا بەیانی هیچ دەستنوێژێکی هەڵناگری، بەیانی کە دەستنوێژت هەڵگرت و یەکەم مەسحت لەسەر پێی کرد، یەکەم جار کە لە جیاتی ئەوەی لاقت بشۆی وەک دەڵی مەسحی دەکەی و گۆرەویەکەی دانانەی لەو کاتەیەوە کە یەکەم مەسحی لەسەر دەکەی شەو ڕۆژەکەی حساب دەکەی، کە ئەوەش بەبێ گومانی ئاسان ترە و ڕەئیەکەش لە ڕاستیەوە نزیکترە. کەواتە شەو ڕۆژێک لەو کاتەیەوە کە دەستنوێژت شکاوە یان لەو کاتەیەوە کە یەکەم مەسحت لەسەر گۆرەویەکەی کردووە حساب کە ئەگەر لە ماڵی خۆت بووی دایمەنێ چەند جار دەستنوێژت هەڵگرت هەموو جار لە جیاتی ئەوەی لاقەکانت بشۆی یەک دەستی تەڕیان بەسەردا بێنە و نوێژەکەت بکە و هیچ ئیشکالێکی تێدا نییە. تەنانەت ئەگەر هیچ عوزرێکی شت نەبێ، طبعاً ئەگەر عوزرت هەبێت و نەخۆشی پێستت هەبێت یان وەک دەڵێ زەحمەت یان سەرمایە گەرما یان لە شوێنێک بووی پێڵاو دانان و وەک دەڵێ قاج ڕوودکردنەوە زەحمەتی تێدا بوو، ئەوە هەر طبعاً ڕوخسەتەکە ئەو کاتە بەهێزتر و بەقووەتریشە. شێوازێکی دیکە طبعاً خاڵێکی دیکە چۆن مەسحی دەکەین، بێگومان ئەو کەسەی بەتەمایە مەسحی بکە دەبێ وەکو گوتمان دەستی دەشوە، دووموچاوی دەشوە، باسکەکانی دەشوە، مەسحی سەری دەکا. ئەو جار کە گەیشتە سەرەی قاچ شوتنێ لەبەرەوەی پێشتر بە دەستنوێژەوە لە پێی کردوون لە جیاتی ئەوەی لاقەکانی بخاتە بن بەلوعی و ئاویان پێداکە یەک دەستێکی تەڕیان پێدادێنێ و تاو مەسح بەس بۆ لاقیە بۆ شوێنەکانی کە نییە، یعنی دەست دموچاوت دەشۆی هەردوو باسکت دەشۆی مەسحی سەرت دەکەی لاقیشت لەبەرەوەی گۆرەویەکەت کە لە پێ کردووە بەو نیەتەی لە پێت کردووە و بە دەستنوێژەوە لە پێت کردووە لە جیاتی بیان شۆی دەستێکی تەڕیان پێدادێنێ و ئەوە مەسحەکەت یعنی مەسحەکەت بەر شوتنەکەی کەوت و دەستنوێژەکەت دەبێتە دەستنوێژێکی کامل. خاڵێکی دیکە ئەی بەچی بەتاڵ دەبێتەوە، ئەو شتانێک کە مەسح بەتاڵ دەکەنەوە سێشتن. یەکەم ئەگەر مودەتەکە تێپەڕی گوتمان شەو ڕۆژەکە تەواو بۆ گەل لە ماڵی خۆت بی دەبێ ئەگەر بتەوێ بەردەوام بی لەسەر مەسحی جارێکی دیکە گۆرەویەکانت دانەی دەستنوێژێکی هەڵبگریەوە ئەو جار لە پێیان کەیەوە و لە سەفەریش بە هەمان شێوە ئەگەر 3 ڕۆژ و 3 شەو ڕۆژەکە تەواو بوون ئەوە مەسحی یەکەمت کۆتایی هات. ئەگەر بتەوێ بەردەوام بی لەسەری دەبێت دانەی جارێکی دیکە یعنی بە 3 ڕۆژ دەبێت جارێک لاقت بشۆی بۆ ئەو کەسێکی لە سەفەرەیە بە کورتی، بۆ ئەو کەسەی لە ماڵەیە دەبێت بە شەو ڕۆژێک جارێک ئەو گۆرەویانە دابدرێن و لاقشوتنەکە تازە بکرێتەوە. خاڵی دووهەم طبعاً جەنابەت و لەشگرانی، ئەگەر کەسێک تووشی لەشگرانی و لەش پیسی بوو بەبێ گومانی طبعاً مەسحەکەی هەڵدەوەشێتەوە، چونکە مەسح بۆ دەستنوێژەیە بۆ خۆشوتنێ نییە. ئەو کەسەی خۆشوتنی دەکەوێتە سەرێ دەبێ بەبێ گومانی ئەو گۆرەویانە ئەو خوفانە لابە خۆی بشوە، ئەو جار دوای خۆشوتنی ئەگەر بیەوێ طبعاً خوفەکەی لە پێ دەکاتەوە و مەسحی دەکا. و خاڵێکی دیکە دانانی گۆرەویەکە یا دانانی خوفەکە هەر کاتێک دادنا مودەتەکە هەڵدەوەشێتەوە. بۆیە ئەو کەسەی بەتەمایە مەسح لەسەر گۆرەویەکان بکە دەبێت 1 شەو ڕۆژەکە داینەنێ. هەر کاتێک داینا ئەو مودەتەکە هەڵوەشاوەتەوە، یعنی ئەگەر بیەوێ بیکات دەبێت سەر لە نوێ دەستنوێژێکی دیکە هەڵبگرێتەوە جارێکی دیکە لە پێیان بکاتەوە. ئەو بابەتی مەسح بوو کە بەبێ گومانی ئەگەر ئیشیشمان پێی نەبێ زەرورە وەکو عیلم وەکو معلومات بیزانین و دەشکرێت بەبێ گومانی ئێمە
ڕوخسەتە وەری بگرین و زۆر جاریش تووشی ئەو حاڵەتانە دەبین و بەبێ گومانیش وەرگرتنی ڕوخسەت ڕێگە پێدراوە. بابەتی دوای ئەوان بابەتی غوسڵە خۆشوتن کە بابەتێکی دوور و درێژە تەوان ناتوانین بە تەفاسیلی بچینە ناوی، بەڵام غوسڵ خۆشوتن لە فقهدا بەسی دەگوترێت تەبەن بە تەڕکردنی هەموو ئەندامەکان و ئاوڕۆیشتن بەسەریدا. کاتێک دەگوترێ فلان کەس خۆی شوتووە یان ئەگەر فلانە کەسە خۆشوتنی لەسەر بوو یعنی دەبێت لە تەوقی سەری ڕا ئاوی بەسەردا بڕوا و تەڕ ببێ هەتا بنی پێی بە کورتی تا نینۆکی ئاخیری بەوەی دەگوترێ خۆشوتن. دەنا مەسەرەن لە پشتێنە ڕا بۆ سەرێ بشۆی لە کتێبی فقهێ بە خۆشوتن حیساب نییە، لە ناوچێ ڕا بۆ خوارێ بیشۆی پێی ناگوترێ خۆشوتن. غوسڵ بریتە لە تەڕکردن و ئاوڕۆیشتن بەسەر هەموو ئەندامەکانی جەستەتدا لە تەوقی سەرتەوە تا بنی پێت. بە دەلیلی چی تەوان خۆشوتن واجبە ئینسان کاتێک کە خۆشوتنەکانی دەکەونە سەرێ بە دەلیلی ئەو ئاەتانە کە خوا دەفەرمێ وئین كنتم جنوبا فطهروا ئەگەر لەشتان گران بوو خۆتان خاوێنکەنەوە، یان سەبارەت بە ئافرەتی بێنوێش دەفەرمێ ويسألونك عن المحيض قل هو أذى فاعتزلوا النساء في المحيض ولا تقربوهن حتى يطهرن فإذا تطهرن فأتوهن من حيث أمركم الله. معلومة ئافرەت کە بێنوێش دەبێ خۆشوتنێکی دەکەوێتە سەرێ، کەی خوێنەکەی کۆتایی هات ئەوە مەرجێک و خۆشی شوت ئەو کات تەبان حەڵال دەبێتەوە نوێش کات یان حەڵال دەبێتەوە بۆ پیاوەکەی خۆی بچێتە لای. بۆیە خۆشوتن کە گوتمان غوسڵ کە گوتمان فلان کەس خۆشوتنی لەسەرە یعنی هەموو ئەندامەکانی خۆی واجبە تەڕکە و ئاویان بەسەردا بڕوە. ئەو شتانەی کە خۆشوتن دەخەنە سەر ئینسانی کۆمەڵێک خاڵن. یەکەمیان بریتە لە هاتنە خوارەوەی مەنی کە پێشتر باسی مەنیمان کردووە بە ئارەزوەوە، هاتنە خوارەوەی مەنی لە داوێنی پیاو یا ئافرەت بەڵام بە حەز و ئارەزوەوە لە کاتی نووستن یان بە خەبەریدا کە لە ئەندامی نێرینەی نێر و ئەندامی مێینەی مێ دێتە دەرێ کە ئەوە بابەتێکی مجمع عەلەیه و متفق عەلەیهە، هیچ خلافی تێدا نییە کە پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله علیه وسلم الماء من الماء. ئەگەر ئاوت دی طبعا دەبێ ئاوی بەخۆ داکەی، ئاوت بینی ئەو ئاوەی کە پێی دەگوترێ مەنی وەک دەڵی واجب دەبێت لەسەرت ئاو بەخۆ داکەی. یان ئەو حەدیثەی کە ئومو سەلەمە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت إن الله لا يستحيي من الحق، خوای گەورە شەرم لە حەق ناکا. فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئافرەتیش ئەگەر احتیلامی بوو لەشی گران بوو خۆشوتنی لەسەرە، فەرمووی بەڵێ إذا رأت الماء، ئەگەر ئاوی دی. کام ئاوە؟ ئەوەی کە پێی دەگوترێ مەنی، ئەوەی کە دەبێتە هۆکاری منداڵ دروست بوون و ئەوەی دەبێتە هۆکاری دامرکاندنی غەریزەی جنسی و کەسەکە لە کاتی هاتنیدا و پێش هاتنی وەک دەڵێ خۆشیەک وەردەگرێت و بە هاتنی وەک دەڵێ حەزەکەی و غەریزەکەی تۆزێک تێر دەبێ. ئەوە قسەی تێدانیە تەبان ئەو مەنیەی کە بە حەز و ئارەزوەوە بە خەبەر بی یان لە خەوێدابی بە هەر هۆکارێک، بە تەماشاکردنێ بێ، بە دەستلێدانێ بێ، بە سەرجەیکردنی ژن و مێرد بێ، بە بینینی خەونێک بێ لەو بابەتانە، ئەو ئاوت هاتەوە وەک دەڵێ هیچ خلافی تێدانیە. ئەو کەسەی کە مەنی دێتەوە و وەک دەڵێ غەریزەی جنسیشی لەگەڵ دەجوڵێت و دواتر غەریزەکەی لەگەڵدا دەمرکێ، خۆشوتنی دەکەوێتە سەرێ و واجبە لەسەری خۆی بشوە. بەڵام کۆمەڵێک خاڵمان دەبێ ئاگا لێ بن. ئەگەر کەسێک مەنی هاتە خوارێ بەبێ ئەوەی تەبەن ئارەزووی هەبێ بەڵکو نەخۆش بوو، نەخۆشی جاری وا هەیە وا دەکا خەڵکێک مەنی بێتە خوارێ و هیچ هەستیشی پێ نەکە، یان ئەو کەسەی لە سەرمان لە حاڵەتی زۆر سەرمادا خەڵکێک هەیە تەبەن ئەو مەنیەی دەبینێت بەبێ ئەوەی هیچ خەیاڵ و فکریشی لەسەر بابەتە جنسیەکان و وەک دەڵێ وروژاندنی غەریزەی جنسی بێ، ئەو جۆرە کەسانە بامەنیش ببینن خۆشوتنیان لەسەر نییە مادام شەهوەتی لەگەڵ نییە، مادام ئارەزووی لەگەڵ نییە. ئەوە یەک. خاڵێکی دیکە
کە پێویستە ئاگامان لێی بێت ئەگەر کەسێک لە خەوێدا احتیلامی بووە بنمونە بە خەون ژن و مێردێک سەرجەیی یەکتریان کردووە واشی زانیوە لە خەونەکەیدا ئاویان هاتۆتەوە مادەم بە خەبەر هاتوو ئاوی نەبینی بوو جەستەی لاشەی جلوبەرگی هیچ مەنیەکی پێوە نەبوو ئەو کەسە خۆشوتنی لەسەر نییە قسەی تێدا نیە خەونێکە دیویەتی مەرز نییە کەسەکە کە لە خەوێدا ئاوی هات بە فیعلیش هات بێ هەتا ئەو کەسە بە فیعلین ئاوەکەی نەبینێ خۆشتنی ناکەوێتە سەرێ بۆیە لە خەوێدا هەرچیەکەی ژن و پیاو لەگەڵ یەکتری یان لەگەڵ هەر کەسێکی دیکە تەمان نەگوناهبار دەبێ خەونە تەمان دەسەڵاتی خۆتی تێدا نییە و با بە خەونەکەش لە خەونەکەشتدا هەستت بە خۆشی کرد بێت و پێت وابێ دامرکاوی و ئاوت هاتۆتەوە بەڵام کە بەخەبەر دەی هیچ ئاوێک نابینی هیچ شوێنەوارێک نابینی هیچ تەڕایەتێک نابینی ئەو کەسەش گومانی تێدانی کە خۆشوتنی لەسەر نییە خاڵێکی دیکە ئەگەر لە خەوێ هەستای پانتۆڵت یا لاشە تەڕ بوو و شوێنەواری مەنی پێوە بوو بەڵام بیرت نەبوو تەمەن لە خەوێدا کە توش هیچ حاڵەتێکی بووبی لەگەڵ هیچ کەس بەرکەوتت بوو بێت یان هیچ جۆرە خۆشیەکت لە بیر نایە لەو خەوەدا بینی بێتت ئەوە ئەگەر یەقینت هەبوو ئەوەی کە بە پانتۆڵەکەتەوە هەیە یا بە جەستەتەوە هەیە مەنیە با لە بیرشت نەمابێت چیت کردووە و لەگەڵ کوێ ئەو فعلت ئەنجام داوە یا بەچی مەنیەکە هاتۆتە خوارێ خۆشوتنت لەسەرە و وازبە لەسرت خۆ بشۆی ئەگەر هیچ شتێکیشت لەبیر نەمابێت چونکە جاری وایە ئینسان بە جۆرێک بە خەبەردەی خەونەکەی لەبیر نامێنێ یا خەونێکی دیکە دەبێنێ خەونەکەی دیکەی دادەپۆشرێ بۆیە کە بە خەبەر هاتی وە مەنیت بەجەستەیەوە بوو بە لاشەیەوە بوو خۆشوتنی لەسەرە خاڵێکی دیکە ئەگەر کەسێک وەک دەڵێ هەستی کرد ئەو مەنیەی هاتۆتە خوارێ و بەتەکان دەرپەڕیوە یان بە ئەوەی یعنی حەز دەکا غەریزەکەی دامرکاوە دەزانێ حەزەکەی تێر بووە بەڵام کە دەست لە خۆی دەدا یان سەیری خۆی دەکا هیچ نابینێ هەستەکە هەیە بەڵام شوێنەوار نییە هیچ شوێنەوارێک نییە ئەو جۆرە کەسەش خۆشوتنی لەسەر نییە و پێویست ناکە خۆ بشوات تا ئاو نێتە دەرێ و ئاوی نەبینی بە هەستەکەش بەتەنێ یعنی هەست و ئاو هاتنەوەکە دەبێ بەیەکەوە بێ ئەو جار خۆشتنەکە دەکەوێتە سەر خاڵێکی دیکە ئەگەر کەسێک تەمان بە جلەکەی خۆیەوە مەنی بینی بەڵام دوای ئەوەی کە نوێژێکی کردووە بەڵام نازانێ ئەو مەنیە کەی بەر جلوبەرگەکەی کەوتووە عولەما دەفەرمون دەبێت نوێژەکەی بجێڕێتەوە ئەو نوێژەی کە کردوویەتی بە کەڵکی نەهاتووە چونکە بە لەشگرانی کردوویەتی ئەگەر وەک دەڵێ کاتی نوێژەکەی مابێ خۆ ئەگەر کاتی نوێژەکەی بەسەر چوو بێت مادام کەسەکە هەستی پێ نەکردووە و نەیزانیوە ئەو نوێژەی کە کردوویەتی دروستە بەڵام بەبێ گومانی خۆشتنەکەی هەر لەسەرە یعنی جلوبەرگەکەی تەنها مەنی پێوەیە بەڵام نازانێ مەنیەکە چۆن و لەکوێوە هاتووە بەڵام نوێژی پێوە کردووە ئەو نوێژە وەکو گوتمان ئەگەر کاتی مابوو نوێژەکە بەتاڵە دەبێت کەسەکە خۆ بشوات و نوێژەکەی دووبارە بکاتەوە کە ئەوە تەنها خاڵی یەکەم لەو خاڵانەی کە خۆشوتنمان دەخەنە سەرێ بە کورتی و بە پوختی خاڵی یەکەم ئەوەیە کە هەر کەسێک ئاوی کە گوتمان داوێنی ئینسانی چوار ئاوی لێ دێتە دەرێتەوە ئاسان دەتوانین لێکیان جیاکەینەوە میز هەمومان دەیناسین ئەوە هیچ دیارە وەدی گوتمان ئەو ئاوە خەستەیە کە لە دوای میزی دێتە خوارێ ئەویش هیچ حەز و غەریزەیەکی جنسی لەگەڵ نییە سێم مەذی کە گوتمان ئاوێکە لە کاتی جوڵانی غەریزەی جنسیدا دروست دەبێ بەڵام کەسەکە ناگاتە هیچ خۆشیەک ناگاتە تەواو بوون ئەو ئاوەش کە لیچە ڕوونە تەوان کەسەکە دەیبینێ بەڵێ حەزی لەگەڵا غەریزەی لەگەڵا بەڵام نەبووتە مەنی ئەوە تەوان تەنها دەستنوێژی دەشکێنێ شوێنەکەی دەشۆیەوە بەڵام وە مەنیشمان هەیە مەنیش وەکو گوتم ئەگەر بە حەز و ئارەزوەوە هاتە خوارێ و
وەک دەڵێ شوێنەواری لەسەر پێستت یان لەسەر جلوبەرکتی دانا خۆشوتنت دەکەوێتە سەرێ. بەڵام ئەوانەی کە بەهۆی نەخۆشی و سەرماوە تەوان مەنیان دێت یان مەنی دێ بەڵام هیچ حەز و غەریزەیەکی لەگەڵ نییە، ئەوان خۆشتنیشیان لەسەر نییە. بەڵام ئەوەی لە خەوێدا خاڵەکانمان باسکردن بە کورتی هەر مەنیەک حەز و غەریزە و تێربوونی لەگەڵدا بێت بەخەبەر بیان بەخەبەر نەبی، بەهۆی دەستلێدانەوە بێ یان بەهۆی تەماشاکردنەوە بێ، بەهۆی ژن و مێردایەتیەوە بێت یان بە هەر هۆکارێک بێ، مەنی هات و غەریزەتی لەگەڵ بەتاڵ بوویەوە خۆشتنت دەکەوێتە سەرێ و ئەو کەسە بە زووترین کاتی ممکن دەبێت خۆی بشوات پێش ئەوەی کاتی نوێژەکانی بێت و نوێژەکانی بچن. پشتیوان بەخوای پەروەردیگار لە وانەکانی داهاتوودا خاڵەکانی دیکە تەواو دەکەین. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.